خۆشەویستانی کورسات نیوز سڵاوتان لێبێ لەگەڵ هاوکارانم بێکەوە پانۆڕامایی ئەم شەوتان پێشکەش دەکەین. ئەمڕۆ 25 نۆڤەمبەر بوو. هاوکارانم لە بەرنامە جیاجیاکانی دەستگای میدیایی کورسات بە گرنگجێکی زۆرەوە لەو بابەتیان ڕوانی هەم لە بەرنامەی فایل و دیاردەوەم لە بەرنامەی پرسی ڕۆژ و لە گەشتی هەواڵەکانیشدا بە وردی تیشی خراە سەرەوە بۆ لەبەرەوەی ئێمە ئەمانەوێ بە هەمومان ڕێز لەو ڕۆژە بگرین، بەڵام تەنها ئەم ڕۆژەنا ئەمانەوێت هەمومان تێبگەین لەوەی کە هەموو ڕۆژێک پێویستە ڕوبەڕووی توندوتیژی خێزانی ببینەوە و بە تایبەتیش مەسلەی مافی ژنان کە ساڵانێکی زۆرە و بە تایبەتیش لەناو یەکێتی نیشتیمانی کوردستاندا کاری لەسەرکراوە سەرۆک مامجەلال هەمیشە بەرگریکاری مافەکانی ژنان بوو و بە تایبەتریش لە دەستگای میدیایی کورسات هەمیشە ژن و کچ مافیان لەسەر و پیاوەکان بوو. ئەمەش ئێمەی تووشی حەسادەت نەکردو بەڵکو دڵخۆشی کردوین لەبەرەوەی هێرۆخان وەک ژنێک وەک ڕەمزێکی سەرکردە ئەو میراتە ئەو تێگەیشتنەی بۆ ئێمە دروست کردووە. ئێمە لێرام شەو ئەمانەوێ ڕاندەکانی توندوتیژی بەرامبەر بە مافەکانی ژنان و پێشکەوتنەکانی مافی ژنان و دەستکەوتەکان هەرێمی کوردستان چ لە ڕووی تێگەیشتنی کەسیەوە بێ و چ لە ڕووی تێگەیشتنی خودی ژنەکان بۆ خۆیان بێ تاوتێ بکەین. هەرچەندە ئێمە من لێرە پێشکەشکار پیاوم و کاک سەرکەوت عومەر شارەزا لە ڕوبەڕووبوونەوەی توندوتیژی ژنان بۆ سوپاسەوە تەنها یەک ژن هەیە ئەویش خاتوو دکتۆر بەسمە حەبیب سەرۆکی ئەکادیمیای ژنانی سەرکردە لە عێراق. سوپاستان دەکەم. بەڵام دکتۆرە بۆمانە نیە بە بەرامبەرتان بۆستین. ئێمە ئەوڕۆ چیاڵێن بەسەر چاو جێبەجێەکەین کەواتەوە لە جەنابتەوە دەست پێ بکەین. هەڵسەنگاندنی تۆ لەم ڕۆژەیە چییە بۆ ئەو تێگەیشتانە بالەوە دەست پێ بکەین. مەسەلەن ئەو تێگەیشتانی هەم بۆ پیاوم بۆ ژن دروست بە لە هەرێمی کوردستانە بەرامبەر بە مافەکان. بەڵێ بە تەکیدی یعنی ئێمە ئەگەر بین من هەموو جارێک ئەڵێم ینی حەزەکەم دائیمەن بە شتی ئەرێنی دەست پێ بکەم. ینی ئێمە لە هەرێمی کوردستان ئەگەر خۆمان بەراورد بکەین لەگەڵ ینی با زۆر دوور نەکەین لەگەڵ عێراقا مەسەلەن ئێمە زۆر یاسا هەیە کە مەسەلەن تەشریعکراوە لە لای ئێمە لای ئەوانە تاکو ئێستا خەونە. مەسەلەن یاسای بەڕەنگاربوونەوەی توندوتیژی خێزانی، تعدیلکردنی هەموارکردنی یاسای باری کەسێتی کە ئێمە تعدیلەکەمان بەلایەنێکی بۆ بەرژەوەندی ژن بووە لە عێراق بەداخەوە بە شێوازێک هەموار کراوە کە دژ بە مافەکانی ژن و خێزان بێ. ئەمانە هەمووی زۆر و چەندها یاسایتر کە بەڕاستی من وەکو ژنێکی کورد شانازی پێوە ئەەکەم و هەستەکەم دەستکەوتێکە لە دەستکەوتەکانی خەباتی چەندهای ساڵی ژن کە وای کردووە ئەم گرنگیە بە ژن بدرێ و ئەگەر نیشانەی شتێک بێ نیشانەی ئەوەیە کە ژنی کورد یان پیاوی کورد و دەسەڵاتی کورد گرنگیەوە بەم پرسە ئەمە لایەنە پۆزتیڤەکەیەتی. بەڵام بین بۆ تەوەقع بە تەکیدی ئێمە چاوەڕی زیاترین. ینی من ئێستا لەگەڵ جەنابتان باسی ئەوەم کرد ژنی کورد هەر ئەو ژنە نوخبانە نین کە لە تەلەڤیزیۆن ئەیان بینین ئەندام پەرلەمانە و سەرۆک پەرلەمانە و سەرۆکی زانکۆیە و پارێزگارە و کە ئەمانە بە تەکیدی پۆستی زۆر گرنگن و دەستکەوتی زۆر گەورن بۆ ژنان. بەڵام ئێمە ئەبێ سەیری ژنانی لادێ بکەین تا ئێستا چیان بۆ کراوە، ژنانی کەم ئەندام چیان بۆ کراوە، ژنانی ماڵەوە کە بەداخەوە زۆر پەراوێز خراون هەتاکو ئێستا زۆر بەجددی کاریان لەسەر ئەم فیاتە نەکراوە کە زۆر گرنگە کاریان بۆ بکرێ. لەبەر ئەوە توندوتیژیش بەداخەوە بەرامبەر ئەمانە ئەکرێ زیاتر لەوەی کە ژنی نوخبە بە تەکیدی زۆر ماوە. ئەگەر ئێمە سیرکەین هەرچەند ئەتوانین بڵێن ئەوەی کە جێگەی خۆشحاڵیە چەندسە کاک سەرکەوت لە من باشترە لەو بوارە. ینی ژنی ئێستا گەشتۆتە ئاستێک کە سکاڵا تۆمار بکات دژ بە باوکی مێردی برای لە حاڵەتێک ئەگەر ڕوبەڕووی توندوتیژی بێتەوە. طبعاً دووبارەیەکەمەوە نەکەم و ژنێک هەندێک ژن هەیە هەر وەکو جاراندا ئەنیشێ و بە بیانووی ئەوەی کە ژنەوە ئەبێ تەحمل بکا و قسە نەکا و عیبەیە و ئەو شتانەی کە بەداخەوە لە هەندێک کولتوری ئێمە هەیە ئەمانە بە تەکیدی
وای کردووە کە هەندێک ژن لەگەڵ ئەوە شاکە ڕوبەڕووی تونند و تیژی ئەبێتەوە چ لە ماڵەوە تەنانەت لە دەرەوە لە شوێنی کاریش ینی ئێمە هین ڕێژەیەک ناڵێم زۆر چکە من دائیمەن بە پۆزتیف قساکەم لە زانکۆکان تونند و تیژی بەرامبەر کچانەکرێ گێچەڵەکرێ زۆر مەسائل ئەکرێ بەرامبەر کچ هەروە لە بازارەکانە ڕۆژانە ئێمە ئەبینین جنان کە ئەچنە دەرەوە ڕوبەڕوو هەندێ مشکلە ئەبنەوە هەندێک کێشە ئەبنەوە جگە لە ماڵەوە بە تایبەتی وەکوتم ئەو ژنانەی کە توانای ئەویان نییە دەنگی خۆیان هەڵببرن و دەوروبەری خۆیان تێبگەێنن کە ڕوبەڕووی تونند و تیژی بەڵام دکتۆر بەسمایانی هەست ناکەی بەگەر 10 ساڵێک وەربگرین یان زیاتر 5 ساڵێک وەربگرین فەرقەکە زۆرە تێگەیشتنەکە بۆ تێگەیشتن ئەتوانم بڵێم تێگەیشتنەکە باشترە تونند و تیژیەکە ماوە یعنی ئێمە بەداخەوە بینی ڕۆژانە قوربانی ژنمان هەیە یعنی ئەمە کە بەراوردی کەین لەگەڵ پیاو طبعا پیاویش بەهۆی ئەتوانم بڵێم هەندی هۆکار هەیە کە پەیوەندی بە لایەنی ئابووری هەیە مەسەلەن ئەم چەند ساڵێک کە قەیرانی ئابووری هەبووە هەندێک بابەتیکایە وای کردووە خەڵکەکە تووڕە بن و ڕووی بە گفتوگۆ کێشەکانیان چارەسەر نەکەن ئەمانە تەکید کاریگەری هەبووە بەڵام بە هەموو حاڵەتێکە ڕێژەی ژنان یعنی آخر ئەحسایە لە سەدا 73 تونند و تیژی بەرامبەر پیاویش تونند و تیژی بەرامبەرەکرێ بۆ زانیاری کاکزانە ئاگاتان لە خۆتان بێ بەڵام لە سەدا 27 یعنی ئەگەر بەراوردی کەی بەو ڕێژەیە کە بەرامبەر ژنان ئەکرێ ئەوەی بەرامبەر بە پیاوەکرێ سەدا 27 ژنان سەدا 73 کە ئەمە ڕێژەیەکی یعنی مەجای هینیتیانێ بەراوردیتان هەندێک کەس ئەڵێ پیاوانی تونند و تیژیان بەرامبەر ئەکرێ ئەکید ئەکرێ و ئێمە ئەکید دژی ئەوەی تێگەشتێک دروستکەین بۆ تونند و تیژی خێزانی ئەوەی کە بالضبط بێ خەڵکەکە تێبگەن کە تونند و تیژی بەرامبەر ئاژەڵ بەرامبەر بە مرۆڤ بەرامبەر بە مناڵ بەرامبەر هەر بوونەوەرێک هەڵەیە و تاوانە یعنی ئێمە جارێ ئەبێ لەوێ تێبگەن نابێ من لەبەرەوەی لە ڕێکخراوی ژنانم تەنها تونند و تیژی بەرامبەر بە بالضبط بە توندیش حیزاب بکەم بە پیاوان دانیشم بیانووی بۆ بدۆزمەوە چکە بووە مەسەنەڵێ وڵاوایە و ئەمە هۆکارێ نەخێر تونند و تیژیە ئەبێ دیراسی ئەوە بکەین بزانین ئەم مرۆڤە بۆ تونند و تیژە هۆکارەکانی چییە ئایا ئابووریە ئایا پەروەردەییە هەندێک جار لە ماڵەوە لە ماڵێکی پەروەردەیەکی تونند و تیژدرە هەندێک جار هەندێک کێشە و گرفت و ژینگەوا لە کەسەکە ئەکاکەند و دیژ بێن جاریش کەسەکە خۆی ترخوا درستی کردووە بالضبط زۆر باشە دکتۆر کاسەرکەوت سوپاس دەکەم هەموو جارێت تۆکو بەرەبەراتی تونند و تیژی یان بەرەنگاربوونەوەی تونند و تیژی خێزانی بەڵام ئەمێ ئەم جارە و شارەزایەک مەسەلەن چیت بینیوە چ گۆڕانکاری لە تێگەیشتنی خەڵکا بینی و بەرامبەر بۆ تونند و تیژی خێزانی دکتۆر باسی دەست خۆش بێ زۆر سپاس بۆ ئێوە بۆ کەناڵی کورسات بەڕاستی کە هەمیشە دەست پێشخەر بووە لە قسەکردن لەسەر ئەم پرسە گرنگەی کۆمەلگا بەل لە هەموو شتێک ئەمە لە ڕێگەم بەرنمەیەوە سەری ڕێز و حرمەت دانێنم بۆ هەموو ئەو ژن و کچ و ئافرەتانەی کە لە ساڵانی ڕابردوودا بە هەر هۆکارێک بێ کوژراوەن گیانیان لە دەستداوە و هەروەها سەری ڕێز دانێنم بۆ هاوڕێ و هاوکارم شەهید نەقیب محەممەد کە لە میانەی پارێزگاریکردن لە ئاسایشی خێزان و کۆمەلگا جانی بەخەت کرد لەو ڕێگەدا مەسلەی تێگەشتنی کۆمەلگا ئەتوانم بڵم ئەگەر باسی قۆناغەکانی بەرەنگاربوونەوەی تونند و تیژی بکەین لە هەرێمی کوردستاندا کە ئێستا کۆتاییەکانی ساڵی 2025 بەراوردیکەین بە 12-13 ساڵ لەمەوبەریان با بڵێن 16 ساڵ لەمەوبەر کە ئەم بەڕێبەرایەتیانی تیادا مەزرا ئەتوانین بڵێن بە چەند قۆناغێکا تێپەڕوە و ئێستا قۆناغێکی جیاوازترە لە چاو ڕابردوودا سەرەتا کە ئەم دامەزراوانە دامەزران لە هەرێمی کوردستاندا بۆ بەرەنگاربوونەوەی تونند و تیژی ئەتوانم بڵێم ئیشکردن زۆر قورس و زۆر ناڕەحەت بوو و یەکێک لە هۆکار و فاکتەرەکانی کە بوو بە هۆکاری دروستبوونی ئەم موسسانەکەنایی بەڕێبەراتی بەرەنگاربوونەوەی تونند و تیژی لە سەرەتادا بە دووادا چۆن بوو هۆکاری ئەو بوو کە کێشەگەلێکی زۆری تونند و تیژی بەرامبەر بە ژنان لە کوردستانە کەڵەکە بوو لە بنکەکانی پۆلیسا کۆمەڵە تاوانباری زۆر کە مەحکوم بوون بە کوشتنی ژنان ئەسوڕانەوە لەسەر جادەکان و شەقامەکان و کەس دەستگیری ناکردن کێشێکی زۆری تونند و تیژی دژ بە ژنان نەبوو
ئەمانەوەی کرد کە وەڵامدانەوەیکی بابەتی لەلایەن حکوومەتی هەرێمی کوردستانەوە بە پاڵپشتی و پشتیوانی ڕێکخراوەکانی ژنان و چالاکوانانی ژنان و پارێزەرانی مافی مرۆڤ لە هەرێمی کوردستان داوای کرد کە وەڵامی ئەو بارودۆخە بدرێتەوە ئەمدام و دەستگایانە دروستکراوە دواتر یاسای بەرەنگاربوونەوەی توتیژی خێزانی لە پەرلەمانی کوردستان دەرکرا کاتوانم بڵم باشترین هەنگاو کە نرا دەرکردنی ئەو یاسایە بوو بە لە بەرچاوگرتنی هەموو کەم و کوڕیەکانیشی بەڵام یەکشت کە زۆر گرنگە ئەوەیە کە بمانوێ خزمەت بە ژن بکەین لە وڵاتی خۆمانە باشترین شت دەوێت لە ڕێگەی یاساکانەوە ئەمە لە یاساکان لە هەرێمی کوردستان ئەگەر بەراوە دیکەین بە وڵاتێکی وەکو عێراق و دکتۆرە باسی کرد ئێمە لە دوو دنیای زۆر جیاوازین دڵخۆشم بەوەی کە تا ئێستا کراوە لە هەرێمی کوردستان بەڵام ڕەنگە هێشتا لە ئاسی تۆحی ئێمەشانەبی ئێمە خوازیار بین باشتر بکرێت ئەگەر بەراوردی بۆ بکەین ئێمە لە هەرێمی کوردستان وەکو دکتۆرە باسی کرد بیاسای باری کەرسێتیمان هەموار کردوێتەوە یاساکانی کوشتنی ژن بە تۆمەتی شەرەفپارێزی ئەیش کاتی خۆی ڕۆحی شاد بێ جەنابی مەمجال بە فەرمان و بڕیاری ئەو بوو کە سەرۆکی هەرێمی کوردستان بوو بڕیاریدا کە ئەو یاسایە ڕابژیرێ و کاری پێ نەکرێت وە زۆر لایانی تر لە ئێستاە ئەگەر بەراوردیکەن بۆی کە تازە لە ساڵی 2025 لە عێراق تەشریعی قانونێگەکرێ بۆ بەشودانی کچی مناڵ کە ئەمە زۆر جیاوازترە لەگەڵ دنیابینی و تێڕوانینی ئێمە بۆ مەسلەی چەمچی مافی مرۆڤ بچێ مافەکانی ژنان لە کوردستاندا بەڵام ئەوەی کە هەیە ئێستا ئەتوانم بڵم لە چاو ساڵانی ڕابردوو زۆر باشترە باشتر بۆ مانایە نایە کە بڵێن کێشەمان هەیە ئێستا ژن دەکوژرێ بەڕاستی جێی داخە من ئاڵێم ئەگەر لە ساڵێکە یەک ژنیش بکوژێ هێشتا زۆرە قورسایی و لەسەر ناو ناوبانجی وڵاتەکەمان بەڵام ئەوەشمان لەبیر نەشی ئەمە لە شوێی دنیاین ئەمە لە هەرێمی کوردستانین لە وڵاتی چووکە عێراقین دراوسێکەمان وڵاتیشی وەکو ئێرانە دراوسەکەی ترمان وڵاتە عەرەبیەکانن کە هیچ کام لە وڵاتانە هیچ کام لەوانی کە لە دەوروبەرمانە نەیانتوانیەوە تەجاوزی ئەو بکەن کە ئێستا لە هەرێمی کوردستان کراوە بەرامبەر بە مافەکانی ژنان بەڵام هێشتاش کاری زۆر ترماوەکە بیکەین و هەنگاوی زۆرتر ماوەکە بینین و دەبێش بەهیمەتی کەسانی پسپۆری وەکو دکتۆرە و بڕێسان لە ڕاگەاندنەکان و وەکو ڕێکخراوەکانی ژنان و چالاکوانانی ژنان هەوڵ بدەین کە ئەم بارودۆخە بەرەو باشتر کاسەرکە و سەرەتاکە و بەڕێبەراتیانە هەبوو مەسەلەن ئەو تێگەیشتە هەبوو کە ژن خۆی بێت یان کچ یان هەر کەسێکە زوڵمی لێکرێ یان مەسەلەن دووچیشی بەرامبەرەکرێ بێت لای ئێوە سکاڵا بکایان ئێوە وەکو سایە و سێبەرێک ببینێ لە سەرەتایە زۆر قورس بوو قورس بوونەکە نەک بۆ ئەوەی کە ژنێ بێت سکاڵەکە قورس بوونەکە قورس بوو بۆ ئێمە وەکو ستاف کە ئیشمانە کرد هەندێکجار نەمانەتوانی لە هەموو شوێن بڵێن ئێمە لە دەستگایەکی وا ئیشەکەین ینی با بڵم ڕەتفعلی کۆمەڵگا بەرامبەر بە ستافەکانمان بەرامبەر بە خۆمان ڕەتفعلێکی خراپ بوو لە سەرەتاوە بەڕاستی بەڵام دواتر بوو بە هۆکاری ئەوەی کە من نمونەیەک دێنمەوە لە ساڵانی 10 ساڵ لەمەوبەر 12 ساڵ لەمەوبەر ئەگەر کچێک لە ماڵی خۆی ڕای بکردایە بەهات بە لای ئێمە داڵدە بدرایە لە یەکێ لە شەڵتەرەکانی ژناندا دوایی کە کێشەکەی چارەسەرەکرا کە سوکاری هاتن بە ئێمانەوە دەیان و تکاکەی نەگەر هەر کەسی لە ئێوەی پرسی ماڵن کچەکەمان لە شەڵتەر بووە باسی مەکەن ڕجاان باکەس نەزانێت کچی ئێمە هاتە شەڵتەر بە پێچەوانەوە دوای ئەم 12 ساڵە ئەتوانم بڵم لە ساڵانی ڕابردووە چەندین حاڵەتمان هەبوو کە خەڵک هاتووە دەرەوە خانەدەک خۆی هێناوەتی و نەک خۆشیێناوەتی جاروا بۆ مەسەن ئەمڕۆ هاتوۆتە لای ئێمە دەڕۆژ لەمەوە پێشوەتە دەرەوە لە ماڵی کە سوکارێ شوێنێ بووە کە سوکارەکەی هاتوونیان ئەگەر هەر کەس پرسیاری کرد بڵێن ئەم ماوەیەشە لا شەڵتەر بوو لە لای حکوومەت بووە ینی ئەم جۆرە لە متمانەیە بە لە خۆڕانە هاتووە بە ئیشکردنیشی زۆر زۆری هەموو بوو بە تەکید ینی هەوڵ و ماندووبوونی هەموو ئەو ستاف و ئەفسەر و کارمەند و فەرمانبەرانی کە لە بەڕێوەبەرایەتەکانی بەرەنگاربوونی تونتیژی لە گەرمیانەوە هەتاکو دووە کاریان کردووە لەم بوارەیە کە من لێرەوە دەستخۆشییان لێکەم و دەستی ماندووبوونیان نەگوشم کە توانیوانە بە هەوڵی هەموو لایەک بگەنە ئەوەی کە ئەم بتمانێ لە لای خەڵک دروست بکەن. باشە کاک سەرکەوتیانی جگە لەو مەسەلەی تێگەیشتنەکە چی مەسەلەن بەربەست بووە لە بەردەمی ئێوەیە کە بتوانن
بەرفراوانتر کاری لەسەر بربەست زۆر بوو لە بەردەم ئەم مؤسسەیە بەڕاستی هەندێک لە بربەستەکان بربەستی گشتی بوو کە پەیوەندی بە بارودۆخی هەرێمی کوردستانەوە بوو بە تایبەتی لە دوای ساڵی 2014 و شەڕی داعش و ئەو بارودۆخانە هەموارەی بەسەر کوردستانە هات و قەیرانی ئابووری کە تا ئێستا هێشتا ئاساوارەکانی بەسەردام و دەستگاکانی حکوومەتەوە ماوەتەوە و بەردەوامە ئەوە یەکێک بوو لە بربەستەکان کەوای کردێمە لە دوای ساڵی 2014 نەمانتوانی بە پێی پیس گەشە بکەین فەرمانێکی حکوومەتی هەرێمی کوردستان و وەزارەتی ناوخۆ هەبوو کە دەبوو لە هەموو قەزایشی هەرێمی کوردستانان و سنگێکی بەرەنگاربوونی تونتجی بکرێتەوە ئێمە ئێستا لە سلێمانی با بڵین لە سنووری هەموو پارێزگای سلێمانیە لە قەزاکانی دەرەوە لە دوکان دەربەنیخان چەمچەماڵ لەگەڵ شارەزوور نووسنگەمان هەیە چوان نووسنگەمان هەیە بەڵام لەوانێ ژمارە قەزاکانی سنووری سلێمانی زیاد دەدا قەزاوێت کە دەبوو دەنووسنگە زیاترمان هەبووایە ئەو بارودۆخەوای کردیەکێ لە ڕێگریەکان کە نەتوانرا دامەزراندن ڕاجیرە لە ناحیەکانیش بکرێتەوە یعنی خەڵک پێی خۆشە ئیسیجابە هەیە بە تاچیت هێرسە بۆتە جۆرێک لە کێشە بۆ خەڵکیش بەڕاستی خەڵک ئەگەر کێشەیەکی بۆ نمونە ئەگەر کەسێک لە پێنجێن ڕوبەڕی کێشەیەکی دوتیژی بێتەوە ئەچێتە بنکێکی پۆلیس بەسپاسەوە بەڕێوەبەتی پۆلیس و بەشەکانی پۆلیسیش لەو شوێنانی کە ئەمە نووسنگەمانیە لەمەوەی ساڵانی ڕابردووە کە من لەو بەڕێوەبەتی کارم کردووە زۆر هاوکار و پشتیوان بوون توانیوانە لەو شوێنانی کە ئەمە نووسنگەمانیە کارەکان بکەن بەڵام ئەو پسپۆڕی کە ستافێکی تونوتیژی پێی هەڵەسێەوە کارەکانیەکە جیاوازترە لە تایبەتمەندێتی خۆی هەیە و بە تایبەتی لە مەسلەی نهێنی پارێزی و پاراستنی ئەو زانیارێنەی کە دێتە لایەن وە زۆرشتی تریش باشتر وایە کە ئەو نووسنگانە بەهێزکردن هەرچەنە من بۆ خۆم ئێستا ئاگداری ئەوم کە لە هەرێمی کوردستان هەوڵەکەی بۆ بەرەو پێشەوەبردننی دەستگای پۆلیس لە هەرێمی کوردستانە باشترکردنی دەستگای پۆلیس من بۆ خۆم خوازیارم لە 4 ساڵی داهاتوودا دەستگای پۆلیسی هەرێمی کوردستان ئەوەندە بەهێز ببێ ئەمە پێویستمان بەوە نەبێ پۆلیسێکمان هەبێت تایبەت بە توندوتیژی هەموو پۆلیسی وڵاتەکە پۆلیسی بەرەنگاربوونی توندوتیژی بێ یعنی پۆلیس ئاستی کوالێتی ئیشکردنی بگاتە ڕادەیەک کە من پێویستم بەوە نەبێت نووسنگەی توندوتیژیم هەبێ پۆلیس بتوانێت لە هەموو شوێنێکا کە بنکەی هەیە کە کەرتێکی پۆلیسی لێە کە ئافرەتێ سوێ بە وەکو چۆن ئەچێتە نووسنگەیشی توندوتیژی وا سەیری بکەوە بتوانێت ئیشی تیا بکە کە خوازیارم لەو بەرنامەی کە هەیە لە هەرێمی کوردستان بۆ ئەو باشترکردنی بارودۆخی پۆلیس بتوانرێ کارێکی وا بکرێت کە ئێمەی تر پێویستمان بە پۆلیسی توندوتیژی نەبێەوە بکە هەموو دام و دەستگاکان هاوکار و پشتیوان بن بۆ کێشەکانی دکتۆر تۆ چ لە سەراسی عراق چ لە سەراسی وڵاتانی دراوسێ و ئەو خلویان ئەو وەرکشۆپ و کۆنفرانسانی بەژاری تیاکەی تا چەند هەرێمی کوردستان لەو ڕۆوە لە ڕووی یاساوە لە ڕووی مەسلەی ئەو دام و دەستگا فەرمیانەی حکوومەتی هەرێم کە هەیە ئەتوانی شانازی پێوە بکەی بە بەراورد بەوانەوە بەڵێ ئەوروپا ناڵم بەڵێ بە تەکیدی ینی من وەکو جەنابەت فەرموود لە چەندها وەرکشۆپ و کۆنفرانسی ئەوانەی لە سەر ئاسی نێودەوڵەتی و ئەتوانم بڵێن ئەقلیمیش بڵێن بەشداریم کردووە زۆر ینی یەکێک لەو بابەتانە بە تایبەتی یاسای بەڕەنگاربوونەوەی توندوتیژی خێزان یان یەکێکە لە شانازیەکانی بەڕاستی هەرێمی کوردستان کە ئێمە بێ شانازی پێ بکەین چەندها وڵات هەیە تاکو ئێستا ئەوە هەر باسی عێراق ناکەم چونکە چەندها ساڵە خەباتی بۆ کەن تەنها یەک خوێندنەوەی بۆ کراوە لە پەرلەمانی عێراقی یعنی یەکێکە لە خەونەکان بەڵام وڵاتانی دەوروبەر کە ئەمود ئێمە یاسای بەڕەنگاربوونەوەی توندوتیژی خێزانیمان هەبوو هەر زۆر بەلایەن و سیر بۆ هەستیانە کرد کە ئێمە لە چاو ئەوانە چەند پێشکەوتوین لە هەمان کاتیشە مەسەلەن هەندێ شت هەیە مەسەلەن مایە شانازیە مەسەلەن یەکەم سەرۆکی زانکۆژن بێ ینی بەنسبەت کوردەوە سەرۆکی پەرلەمان ئەمانە هەمووی پارێزگار ئەمانە هەمووی بابەتێکن کە لە شوێنەکانی کە زۆر گرنگیە تاکو ئێستا لەلای ئەوان پرسی ژن ئەولەویە نییە لای ئێمە ینی سوپاس بۆخوا ئەزانین چی ئێستا کاک سەرکەوت باسی خاڵێکی زۆر گرنگی کرد وتێ جاران و ئێستا بەڕای من کە لە ساڵی 2009 بوو ئەگەر هەڵە نەبم کە ئیتر حکوومەتی هەرێم بیری لەوەی کردەوە دوای ئەوەی کە هیومەن ڕایتس راپۆرتێکی بڵاو کردەوە سەبارەت بەوەی کە هەرێمی کوردستان شوێنێکی ئارام نییە بۆ ژنان ئەوەی دوعا بوو بزەبە دوای ڕووداوەکەی دوعا بوو ئەمە وای کرد
کە دەسەڵات ویستی هەبێ بۆ ئەوەی کار لەسەر هەر پرسێک بکە سەرەکەوێ یعنی ئێمە پێش ئەوەی بەڕێوبەرایەتیەکانی توندوتیژی بەرەنگاربوونەوەی توندوتیژی خێزانی هەبێ لە هەرێمی کوردستان شاڵتەر هەبوو ڕێکخراوە بوو ئیشیان بۆ کرا بۆیانە کرد بەڵام نەیانتوانی بگەنەوە ئاستا چونکە بەبێ ئەوەی پشگیری دەسەڵات لەگەڵ ئەو لایەنە بێ مەسەلەن کە هات بوو بەڕێوبەرایەتی سەر بە وەزارەتی ناوخۆ بوو بڵێن لایەنی ئەمنی کە تۆ کچەکەت لە شاڵتەرێک بێ ئەزانی لە شوێنێکی ئارامە پارێزراوە ڕوبەروو کێشە نابێتەوە بەڵام ئەو مەرجانەی کە لەم شاڵتەرانە هەیە لەوانەیە لە شاڵتەرێکی کە نەک لە بەر شتێک لەبەرەوەی توانای مادیان نەبێت تۆ ستافێک کامل تەرخام کەی بۆی کار بۆ ئەو بابەتە بکەن بە تەکیدی تەسیری هەبێ زۆر بابەت هەیە بەنسبەت ژنانەوە مەسە وەکو وتم هەموارکردنی یاسای باری کەسێتی شتێکیش هەیە دایمەن باسی ئەەکە مەسەنە لە وڵاتێک وەکو لوبنان هەتاکو ئێستا چەندها ساڵە ینی من هینێک چالاکوانێکی ژن ئەناسم چەندها ساڵە کار بۆ ئەو پرسەکە کە مناڵێک لە دایک ئەبێ لە حاڵەتێک ئەگەر دایکی لوبنانی بوو باوکی لوبنانی نەبوو ینی ژنەکە شوو بە پیاوێکی غەیرە لوبنانی کردووە هەر جنسێکی کە مناڵەکە جنسی لوبنانی وەرناگرێ دە لە لای ئێمە مناڵێک لەسەر جادە بیدۆزنەوە نەزان دایک و باوکیە مافی ئەوەی هەیە مەسەلەن جنسی عێراقی وەرەگرێ لەبەرەوە زۆر بابەت هەیە وەربگرێ لەبەرەوە زۆر بابەت هەیە لە لای ئێمە کە بەراورد ئەکرێ بە تەکیدی وەکو وتم ئەمەش ئەنجامی چەندها ساڵی خەباتی ژنانەکە کاریان بەڕاستی بیرمانی کە سەرۆک مامجەلال ئەو کاتانی کە باسی کرد بۆ منە مادەی 59 هەبوو لەگەڵ مادەی 62 ئەنوت ڕخنیانەگراتەرە خەڵگیانوت ئەنەوێ ژن کا هین بە ڕێیس خێزان و ئەوانە ئەنەوە وا بکەن ئێستا تێگەیشتنەکە وای لاتوە خەڵکی تر دێ لەسەر ئەو یاسایانە کارەکە لەسەر ئەو شانازی بەو مێژووە بەڕاستیانی مەسەلەن ئەو وەختی کە باسی مافی ژنتە کرد هەر بۆ لە تەلەڤیزۆنی شان بە بەرنامەیەکی قورس بوو وانە بوو بۆیە من ئەمەوە ئەو تێگەیشتنە ینی ساڵ بە ساڵ گەشە بکە و تەنانەت ژن خۆشی ئەو تێگەیشتنی لەگەڵ پیاوە بێ پیا بابەتێکی کەشەیە کاکزانە کە من ئەمەوێ زۆر گرنگی پێ بدەم یعنی ئێستا جەنابەت لەگەڵ کاکسەرکەوت باسی مەسلەی تێگەیشتنی کۆمەلگا و ژنانت کرد بە ئەگەر بێن بۆ بەتایبەتتر هەندێک جار ڕەوڵە لە هەرێمی کوردستانیان لە سلەیمانی لانی دۆشێن توندوتیژی زۆرە نەخێر ئاستی و شیاری ژن گەیشتۆتە ئاستێک کە ڕوبەڕووی توندوتیژی بێتەوە قبوڵی نەکا ئەچشکا دەکات چه سکاڵە تۆمارەکە بەڵام لە وڵات لە شوێنەکانی کە بەعی بەزان یعنی ئێمە بینیمان بەداخەوە کە داعش ئەو هەموو تاوانە گەورەی کرد بەرامبەر بە ژنانی ئێزیدی یان ژنانی ئێزیدی ئەگەر پشگیری ئاینی با بە شێخ نەبووایە کەوتی بۆتان هەیە باسی ئەو تاوانانە بکەن وەکو تورکمانیەکان مەسەن ژنانی تورکمان نیانەوێرە یان ئەو بابەتانە باس بکەن لەبەر عیبان تۆ تەسەور کە ژنێک ڕوبەڕووی ئەو هەموو تاوانە بۆتەوە بەڵام نەیتوانیوە باسی ئەوە بکە کە ڕوبەڕووی بۆتەوە کە ئەمە خۆی بۆ خۆی ئێمە بێ وەکو ژنی کورد شانازی پێوە بکەین لەو هەفتەی پێشوو بوو یەکێک لەو ڕزگاربوانی دەستی داعش بوو خانەوادەکەی بە شیرینی بەخشینەوە و بە ژن و پیا و مناڵ پێشوازی لەکەن لە ڤیدیۆیەکا بینیم هی خوشکبرانی ئێسدی بوو کۆمنتی بۆ هات بوو کۆمنت لە عەرەبەکان ئەوانەی ناوەڕاست و باشووری عێراق باوەڕکە کۆمەڵێک کۆمنت نووسرا بوو ئینسان شەرمە کرد بیخوێنێتەوە ینی بە زۆرێک ئێوە پێشوازی لە چێ ئەکەن وا ئیتر خۆت مەفهومە کاک سەرکەوت بە تەنیشتی ئەم بابەتەوە بابەتێکی تر هەیە کە ئێمە لە هەر لەوەیە چڕی نەکەینەوە مەسەلەن ئەڵێن ئەو پێشکەوتنە خێرانە مەسەلەی تەکنەلۆژیا مەسەلەی ئەوانە چی دروست کردو بە گشتی لە ناو کۆمەلگادا کە بەڕاستی شیرازە زۆر جار نەماوە ئەمە چۆ بۆ مەسەلەن بۆ لادان لە هەرزەکارێک کە کوڕ بەیان کچ بێ ئەمانە چیت بینیەوە مەسەلەن لەوانەی کە کێشانەی ڕوبەڕوونەوە بە مۆبایل بە تۆڕە کۆمەڵایەتەکان بە پلتفۆرمەکانی تۆڕە کۆمەڵاتەکان ترەوەی هەیە مەسەلەن چ جەنجاڵی و شپرزیەک هەیە چکە عادەتەن ئەو کۆمەلگایی کە ئامادە نیە لەپڕ ئەو تەکنەلۆژیای دێتە بەردەستی وانە ڕەنگە جاران کابراگەر خۆشەویستیە کردنامەیەکی نووسی لەبەر چرایەک 6 گەڕەچە کرد تا یەکێک ئێگەیان دەدەستیوانە جابوو 3 ڕۆژ چاوەڕێکە ئێستا هەروواکەیت و ئەگات هەموو شتێک ئەگات
ئەمانە چی دروست ئەگەر کاریگەری کەسەر کێشێ بۆ تاوان بەڵێ کاریگەری تەکنۆلۆژیا لە دنیاە بە شێوەیەکی گشتی بوو بێتە هۆی مەترسی و هەڕەشە بۆ سەر ئاسایشی تاک لە دنیاە ئەوە لە وڵاتانی تازە پێگەیشت و لەم وڵاتانی وەکو عێراق و هەرێمی کوردستان و ئەم ناوچانە دەقات کاریگەری ئەم هەڕەشانە زیاترە لەسەرکار بۆچی لەبەرەوەی کە ئێستا لە هەرێمی کوردستان و لە عێراقیش بەداخەوە بەکارهێنانی تۆڕە کۆمەڵایەتیەکان و بەکارهێنانی با بڵێن تەکنۆلۆژیای نوێ لە هەموو ڕێکەوە بێسانسۆر و بێ لێپرسینەوەیە یەکەم لەبەری کە تا ئێستا لە زۆربەی زۆری وڵاتانیش نەگەشتونەتە سەر ئەوەی بتوانن یاسایەکی تازە دابنێن کە وەڵام دەرەوەی ئەو کێشانە بێت کە لە ئەنجامی بەکارهێنانی سوسیال میدیا و تۆڕە کۆمەڵایەتیەکان و ئەنتەرنێت و ئەمانە دروستە بێت ڕاستە ئێستا ئێمە لە هەرێمی کوردستانی یاسای ژمارە 6 ساڵی 2008مان هەیە یاسای خراپ بەکارهێنانی ئامێرەکانی پەیوەندیکردن بەڵام کاتێک کە ئەو یاسایە دەرچووە نە تیکتۆک هەبووە نە فەیسبوک هەبووە نە سناپ هەبووە نە ئینستاگرام هەبووە هیچ ئەم کام لەو تۆڕانە هەبووە کە کێشیشی زۆری دروست کردەوە بەڕاستی یەکێک لە هۆکارە زۆر مەترسیدارەکانی ئێستا کە بۆتە هۆی هەڕەشە لەسەر تاکەکانی خێزان خراپ بەکارهێنانی ئەم تۆڕە کۆمەڵایەتیانەیە هەڕەشە لەسەر ژن و ئافرەتی وڵاتەکەی ئێمە تەنها خێزانەکەی نییە بە تەنها ڕاستە تا ئێسش عقلێتێک هەیە کە بە جۆرێک لە جۆرەکان بە کەم سەیری پێگەی ژنەکان سەیری ڕۆڵی ژنەکە لەناو خێزان لەناو هۆز و عەشیرەت و ئەوانەیە بەڵام ئەوەشمان لەبیر نەچێکە ئەگەر بینەوە بگەڕێنەوە بۆ مێژوو لە ڕابردوودا ئەتوانم بڵم ئەتوانی شانازی بکەین بۆی کە لە کۆمەلگەی کوردی یەکێک بۆ لە کۆمەلگانی کە ژن پێگە و ڕۆڵی زۆر گەورەی هەبووە لە ناو کۆمەلگەکەیەوە ڕۆڵی سەرکردەی بینیوە لە ناو کۆمەلگەکەیە و زۆر ڕێزی لێگیرا بەڵام ئێستا ئەوانی کە تاوان بەرامبەر بە ژنەکەن زۆربەی زۆریان لە دەرەوەی خێزانەکانن کوڕی لەگەڵ کچێکە پەیوەندیێکی خۆشەویستی پەیوەندیێکی ئەوێنداری لەگەڵیا هەبووە دواتر کە ناگەنە ئەوەی بەردەوام بن جێ ئەبنەوە کچەکە ئەچێت زەواجەکە دواتر کوڕەکە ئەو شتانی کە لەلایەتی لە ڕسم و لە هەر شتێکە پێشتر گۆڕویانەتەوە وەکو هۆکارێکی هەڕەشە بەکارێنێ بۆی ئیسیغلالی بکە و زۆر کێشەش هاتوۆتە لامان لە ڕابردووە ئەوانە هەبووە بە فعلی بەڵێ بامان کردوون بە ڕێژەی زۆر هەبووە و مشکیلەکە لە چیایە لەو کاتی کە ئەم کچە تووشی ئەم کێشەیە بێ یان زەواجی کردووە یان لە قۆناغی با بڵین دەستگیراناریایەوە دەوێت هاوسەرگیریەکە تاوا بکە ناتوانێت ئەم کێشەیە لە لای هەم هاوسەرەکەی باسکا بڵێ من پێشتر ئەم کێشەیەم هەبووە نە لە لای دایک و باوکو و کەس و کارەکەی باسیکە کاتێککە دێت هات بۆ لای ئێمە داوای ئەوەیە کرد کە ئێمە پشتیوانی بکەین ئێمە مەجبور بووین بە ڕێگای تایبەتی خۆمان ئەو کەسەمان بانگە کردووە هەنی ئیجراعاتمان لەگەڵا کرد کە لە دەرەوەی یاسا و مەبەستم لە دەرەوەی دادگاکان ئێمە لە پێشینەوەمان لەگەڵا کرد لەبەرەوە سۆشیال میدیا ڕۆژ بە ڕۆژ هەڕەشی زۆر جددیە لەسەر بە تایبەتی ژنانۆکشان نەک تەنها لەناو کایە سیاسیەکە شابەداخەوە ئێمە لە هەڵبژاردنەکانی پێشووتر و پێشووترا بینیمان یەکێک لەوانەی کە بووبوون بە خۆراکی هەڕەشەکردن و لێدان لە کەسایەتیان ژنانی ناو حیزبەکان بوون کە یەکێکە خۆی بپاڵاوتایە بۆ یەکێ لە حیزبەکان بە جۆرەها شێواز لە ڕێگەی سوۆسیال میدیاوە سوکایەتی پێ ئەکرا ڤیددیۆی بۆ دروستەکرا قسەی نەشایی بۆ دروستەکرا هەڕەشەی لێ بڵاوکردنەوەی شتی لێ دەکرا کە ئەمانە یەکێک ینی بەشێکە لەو هەڕەشە و کێشە و گرفتانی کە با بڵین تەکنۆلۆژیای نوێ و تۆڕە کۆمەڵایەتیەکان دروستی کردووە بەردەوامیشەوە پێویستیشمان بەوەیە کە بەڕاستی لە هەرێمی کوردستان هەنگاوی باشتر بدرێت کوڕانەوە بۆیان لە کچانیشەوە هەبووە وڵی لەلایەن کچانەوە کەمترە ینی ئەوانی لەلایەن کچانەوە بۆ زیاتر ئەتوانم بڵم باند هەبووە لە کوردستانیش هەبوو لە ئەوروپاش هەبوو ئێمە چەند حاڵەتێکمان هاتە بەردەم کە چەند کەس پیاوێک کەوتبوونە ناو بۆسەی یەکێک لەو باندانی کە لە دەرەوەی وڵات بوون و پەیوەندیان پێوە کردبوو لە ڕێگەی سوۆسیال میدیا و ڕسمیان پێگرتە بوو ڤیددیۆیان پێگرتە بوو دوایی داوای مەبلەغی پاری زۆریان لێکرد کاوەکو هەڕەشە ئەگەرنی نێرە بۆی بڵاوەکەنەوە بەڵام زۆربەی زۆری قوربانیەکانی ناو خراپ بەکارهێنانی تۆڕە کۆمەڵایەتیەکان لێرە کار بۆ ئەوش بکرێت بۆ تووتی ژیە بەرفراوان نەبێ و لە ساڵانی داهاتوە کەیسی بەرفراوە ینی زۆر نەبێ کار لەسەر و تێگەشتە بکرێتە بەڕاگەیان و بەناوەندەکانی
خوێندنیشەوە دکتۆرە مەسەل ئێستا هەر خودی کچان و ژنانیش بە هەل تۆڕە کۆمەڵاتیەکان تون دوتیژیشی نائگا یان ناڕاستەوخۆ لەگەڵ یەکتراکەن ئەمەشمان لەبیر نەچێ مەسەلەن بۆ نمونە پلتفۆرمێکەیە ئەڵێ ئەوە من بۆ نمونە ئەوش هەمان پلتفۆرمی هەیە هاوڕێی ئەوە هاوڕێی پلتفۆرمەکەیەتی لەنا ئەو عیناسێنێ نۆک لە نزیکەوە مەسەلەن ئەڵێەوە من بەیانی لە خەوەستام سعات دوو سێ دوانی وەڕۆ ڤیددیوەکە کاڵی ستا لە خەو هەستاوم لە ژوورێکی شاهانە نیشانەدا کەلوپەلی شانە نیشاندا جلوبەرجی شانە ئەوەی تریش هەست ناکەی ئەمەش جۆرێکە لە توندوتیژی بەرامبەر بەوەی کە سەیرەکە کە داهاتێکی سنوورداری هەیە یان ناتوانێت ئەوە بکە ڕەنگە هەست بە ئەوە بکە یان سەر کێشە بۆ لادانێک ئەگەر لە ناو خێزانە تێگەیشتێکی باش نەبێت بە تەکیدی یعنی ئێمە بینیمانە لە تۆڕە کۆمەڵایەتیەکان و هەروەها لە ڕاگەیاندنیش بەداخەوە هەندێک جار کە پیانەڵێن کچانی مودێل ینی بە شێوازێک ژیانی خۆیان پیشانەدەن کە بە زۆر بە ئاسانی پارەیەکی زۆریان دەستکەوتووە یان دیاری سیارەی زۆر گرانبەها یان هەندێ دیاری گرانبەهایان دەستکەوتووە بە دیاری بۆمان هاتووە ئەمە خۆی بۆ خۆی بەداخەوە شیرازەی خێزان تێکە شیرازەی هەندێ بەهای کۆمەڵایەتی جوان کە ئێمە لە کوردایەتی هەمانە و هەر لە ئاستی مرۆڤایەتیشە ینی هەندێ بابەت هەیە کە ئەبێ ئاگامان لێبێ و بە تەکیدی ڕۆڵی ڕاگەاندن زۆر گرنگە لەم بوارەوە چونکە ئەوە نەوعێکە بۆ ئەوەی خەڵک ڕاکێشن نەوعێکە لە تەسویق لە بازارکردن مارکتینگە ینی ئەم ژیانە بە تەکیدی بەکاریان ئێنن بۆی لە ڕێگەی ئەوەوە هەندێک کچەیە مەسەلەن ئاستی معرفی کەمترە ئەزمموی کەمە بەم بابەتانە ئەخەڵەتەوە ئەزانێ فعلەن ئەتوانێ بە ڕێگایەکی ئاسان ئەوان دەستکەوێت بەسویستم باسی بابەتی یاسای خراپ بەکارهێنانی ئامێرەکانی پەیوەندی کاکسەر کەوت بەڵێ باسی کرد کە بابەتێکی زۆر گرنگانی ئێمە یەکێکە لە یاساکان لە بیرم چوو باسی بکەن لە 2010ەوە لە هەرێمی کوردستان ئەم یاسایە هەیە کە ئەمە خۆی بۆ خۆیانی ئێمە ئەگەر ئێستا بەراوردی تاوانە ئەلکترۆنیەکان بکەین لەگەڵ 2010 ئێستا زۆر جیاوازیان ئێستا زۆر دنیای تەکنەلۆجی پێشکەوتووە لەگەڵ ئەوە شەهرێمی کوردستان لە 2010ەوە بیری لەوەی کردوتەوە کە یاسایەک هەبێ بۆ مەسلەی ئەوەی کە خراپ بەکارهێنانی ئامێرەکانی پەیوەندی و لە هەمان کاتیشدا وا بکەن کە ئەو کەسانەی کە تاوانی ئەلکترۆنی ئەنجام بدەن سزا بدرێن ئێمە وەکو ئەکادمی قسەکەی جەناب بیر نەچێتەوە بەڵام پەروەردە و تێگەیشتن بە تەنانەت ئەمە بڕاتە ناو ناوەندەکانی خوێندنیش ینی تێبگا و کەسە ئەم شتەکانی بۆ ڕوون بێتەوە بە تەکیدی وایە پەروەردە لە خێزانەوە دەست پێەکە بەڵام بە تەکید ینی ئێمە هەندێ جار ئەبینین بەداخەوە هەندێک خێزان هەیە زۆر بە جوانی مناڵەکان پەروەردە کردووە بەڵام کە چۆتە دەرەوە پەروەردەی دەرەوە هێزی تەسیری زیاترە کاریگەری زیاترە بەسەر مناڵە لەبەرەوە هەمووی تەواوکەری یەکترین ینی چ لە قوتابخانە و لە دەرەوە دوایی لە زانکۆش یعنی هەندێک خوێندکار هەیە تاکو زانکۆ زۆڕێک کوپێکە لە زانکۆ بەهۆی هاوڕێی خراپەوە بەهۆی ئەوەی کە ئازادیەکی زیاتری هەیە لەوەی کە مەسەلەن لە تەمەنێکی ئەتوانێت بچێتە دەرەوە ئەتوانێت خەڵکی تازە بناسێ مەسەلەن تووشی هەندێک کێشە و گرفتی بە تایبەتی تاوانە ئەلکترۆنیەکان دوایی نەزانی ینی هەندێک جار ئێمە ژنان ئەبینین ینی لە نەزانیەوە مەسەلەن لە پەیجەکەی خۆی لە فێسبووکە هەندێک زانیاری بڵاو ئەکاتەوە کە پێویست ناکە بڵاوی بکاتەوە ینی بینیمانە بەداخەوەڵی ئێستا من لە مەسەلەن لە فرۆکەخانەی نێودەوڵەتی سلەیمانیم ئەڕۆم بەرەو نازام چی یعنی تۆ زانیاریەکی لەسەر بەخۆڕایی پێشکەشی خەڵکەکە ئەەکەی کە پێویست ناکە یا مەسەلەن وێنەی مناڵەکانی بڵاو ئەکاتەوە لە بەرامبەر مەکتەبەکە مەسەلەن مەکتەبەکانی بە تایبەتی یەکەم ڕۆژی مەکتەب ئەبینین کە زۆر خەڵکەکە پێویست ناکە تۆ مەکتەبەکە پیشان بێ ینی شوێنی خوێندنی مناڵەکان پیشان بێ کە مەسەلەن لەوانەیە خوانە خواستێندێ بە تایبەتی ئەو خێزانانەی کە ئاستی داراییان باشە لەبەرەوە ئەبێ خەڵکەکە لەو لایەنە هوشیار بکرێنەوە و بە تەکیدی ئەمە دیسانەوە ئەگەڕێمەوە بۆ ڕۆڵی ڕاگەاندن ئەبێ زۆر خەڵک و شار بکاتە عندێ بابەت هەیە تۆ نازانی چەند ترسناکانی هەستی پێ ناکەی لەوانەیە لە ڕێگەی زانیارەیەکی زۆر بچووک تۆ ببێتە هۆکاری ئەوەی کە تووشی تاوانێکی یاکێشەیەکی زۆر گەورە بی کە بە هیچ زۆر بە ئاسانی نەتوانین چارەسەر بکەیت لەبەرەوە ئەو یاسایە زۆر گرنگ بوو بە نسبەت هەرێمی کوردستان
کە کاتی خۆی ئەم یاسایی دەرکرد ئێمە وەکو ئەکادمی ژنان بۆ سەرکردایەتی کارمان لەسەر ئەم یاسایە کرد هەموارمان کردەوە دوای چەندەها دانیشتنی گفتوگۆ لەگەڵ دادوەر و کەسانی یاسایی و ژنانی ئاسایی خەڵکە زۆر ئێمە حەزەکەین کار لەسەر ژنە ئاسایەکان بکەین کە نەک تەبعاً نخبەش زۆر ڕابۆچوونی ئەوان گرنگن بەڵام بە تەکیدی ژنانی کەش ڕابۆچوونیان زۆر گرنگە کە ئەبێ گرنگی پێ بدەین هەموارمان کردووە بەڵام بەداخەوە تاکو ئێستا پەرلەمانی کوردستانی دانەنیشتون هەتاکو ئێمە پێشکەشیان کەین ئەگینە ئێمە هەموو شتێک حازرە و ڕەشنووسەکەشی هەیە تەنها چاوەڕێیەکەین لوژنەکان دابنرێ بۆ ئەوەی تەسلیمیان کرد ئەم تاوانە ئەلکترۆنیەکان لە هەموو تاوانەکان خەتەرناکترن ڕۆژ بە ڕۆژ تەکنەلۆژیا لەبەرەوە سزاکان ئەبێ زۆر تونتر بن بەراورد بە 2008 بۆی خەڵکەکە چەند جارێک بیر بکاتەوە پێش ئەوەی ئەم تاوانە داخل بوو ئاسایش کۆمەڵێک ئەنجا بابەتێک زۆر گرنگ هەیە بە نسبەت بەڕاستی بە نسبەت ئاسایش و بەڕێوبەرایەتی بەڕەنگاربوونەوەی توندوتیژی خێزانی کە من زۆر ئەم بابەتە زۆر دەستخۆشیان لێکە مەسلەی نێنی پاراستن یعنی هندێک کچەیە هەر زکارە مەسەلەن وێنەیەکی خۆی یا شتێکی پەیوەندیەک دروستەکە لەگەڵ کوڕێکە هەندێ بابەت ئەنێرێ بۆ کوڕەکە دوایی کوڕەکە ڕەشەی لێەکە ئەم شوێنانە نهێنەکەی ئەپارێزم بە شێوازێک چارەسەریەکەن کە تەنانەت خێزانەکەشی نەزانن و چەندەها کۆڕ و سمینار لە ئامادەکان مەکتەبی ئامادەیی کچان بڵاوی ئەکەنەوە بۆ ئەوی کچەکە بزانێت ترسی ئەوەی نەبێ بڵێ وەڵاهی من ئەگەر هیچ شوێنێک نییە پەنای بۆ بم لە حاڵەتێک ئەگەر ڕوبەڕوو بمەوە ئەو ئەبینین بەداخەوە دێجار خۆیان ئەکوژن یا ڕوبەڕووی تاوانی گەورەتر یا ڕوبەڕووی شتی ناخۆش ئەبنەوە کە ئەمە زۆر گرنگە بەڕاستیەوەی دەستخۆشییان لێ بکەین بۆ ئەم بابەتە کاک سەرکەوت کەیس هەبووە مەسەلەن لای ئێوە لە لێواری خۆکشتنا دەرتان هێنابێتەوە دەیان کەیس ساڵانە کێشەی زۆر قورسی هەبووە کێشەی زۆر مەترسیداری هەبووە کە هەستی کردووە کەس ناتوانێت بە دەنگەوە بێ کەس ناتوانێت یارمەتی بە توانیمانە پێ بگەین لە ڕێگەی هەندێک جار ڕێکخراوەکانەوە کە ئاگاداریان کردین چالاکوانەکانەوە و هەندێک جاریش بە تایبەتی تر لە ڕێگەی هێڵی گەرمی ژمارە 1990 کە هی بەڕێوەبەراتی بەرەنگاربوونی تر پەیوەندیان کردو بە هێڵەکەەوە توێژەری تایبەت من قسەی لەگەڵا کردووە و هێوەری کردوێتەوە دواتر بان کراوە ئیشی بۆ کراوە حەزەکەم یەکشت باس بکەم ئەگەر ئێستا ئاماری ئەمساڵ لەگەڵ ئاماری 4 ساڵ لەمەوە پێشی خۆکوشتن لە هەرێمی کوردستان بەراورد بکەین دەبینیت ژمارەی خۆکوشتنەکان ئەتوانم بڵم لە سا 40 بۆ 50 بەرەودابەزین هاتووە بۆ لە ئەنجامی ئەو جۆرە ئیشکردانەیە کە باسمان کرد بۆ جاران ئەمان بیستیان و لا فڵان باڵەخانەوە کچێ خۆی ئەڵاوەتە خوارەوە کچێ خۆی هەڵواسیوە کچێ خۆی هەموو ئەوانە چیرۆکێکی تراژیدی لە پشتی ئەم بابەتێکی تر هەبوو نەکەر خۆکشتنەوەانە من قۆناغی دوی زانکۆ بووم وەختە بڵاوکراوەیەک هەبوو ماگانە لە زانکۆ دەرەچوو شتێکم تیان نووسی پەرەمێزە بە ویژدانەکانی وڵاتەکەم پەرەمێزە وەختە مەسەلەن کەیسێکی زۆر بەربڵاو بۆ یان بە پەرەمێز سوتاوە نەبوو بەداخەوە ئەو حاڵەتی کە بەڕێزت باسیەکەی ڕەنگە ئێستا ئێسش لە هەنێ شوێن هەرچەنە ئامارەکانی سووتان ساڵ بە ساڵ بەرەو کەمبوونەوە ئەڕەوە ناڵم کۆتاییە بەڵام بەشێکی زۆر لەو ڕووداوانە هەمووی بەشێکی کەمی ئینتیحار بوو بەشێکی زۆری بەشێک بوو لە ڕووداوی کوشتنی ژنان بەڵام بەناوی سووتانەوە لە کۆلەرەکان کە ئاسوونە شوێنی ڕووداوەکە مەسەن کەسەکەی و پەرەمێزی پیاتەقیەوە لە حەمامەکە بەڵام کاتێک کە تیمی لێکۆڵینەوە چوە پەرەمێز لەناو حەمامەکەشا وجودی نەبووە دەبەی لێبووە شتی لێبووە یعنی ئەمە بوو بە وەسیلەیەک بۆی بەو شێوازە ژن بکوژرێەوە چکە ڕێگەکانی تر بە ئاسانی کەشفە بوو پێگەیشتن یەک خاڵی زۆر گرنگ ئەوەیە لەم دنیاە ئێستا مەسلەی سایبەر سکیوریتی کە یەکێکە لە باسە گرنگەکانی وڵاتانی دنیا ئێستا وڵاتە زلهێزەکانی وەکو سین وەکو ئێران وەکو ئەمریکا وەکو زۆر بد لەو دەوڵەتە گەورانە ئەتوانم بڵێم خەریکە ینی بەنیوەی ژماری سوپاکانیان کە چەک و دەبابە و
جۆرەها تەقەمەنیان پێە بە نیوەی ژماری ئەوانە هەر وڵاتی خەریکی دروستکردنی سوپایشی بەرەنگاربوونەوەی هەڕەشەی تەکنۆلۆژیایە کە ئێمە ئێستا بەڕاستی ڕەنگە لە ئایندێشە ئێمە وەکو هەرێمی کوردستان پێویستمان بەوە هەبێت کە بتوانرێ دەستگایەکی تایبەتمەند پێک بهێنرێ بۆ بەرەنگاربوونەوەی ئەم جەنگە چکە ئەم جەنگە مەسەلەی هاک و چوونە ناو سیستەمی بەڵێ بەڕێوەبردننی دەوڵەت و چوونە ناو سیستەمی دام دەستگا ئەمنیەکانی وڵات ئەمانە لە بەردەم هەڕەشەیان لە هەموو دنیاە ئێمەش پێویستمان بۆ هەیە و لە ناویشە پێویستمان بۆیە هەرێمی کوردستان لە ئایندەیە لە ئایندێ نزیکیشە ئیش بۆ ئەو بکات بۆ بەرەنگاربوونی ئەم بارودۆخە تیمی تایبەت دروست بکرێ بەڕێوەبەرایەتی یان تیم ناڵم بەڕێوەبەرایەتی چونکە ئومێد دەکەم ناڵم هەموو پۆلیس یەک تیم بێت و بەڵام پێویستی بە تەکنەلۆژیای تازە و ئیمکانێتی باش هەیە کە بتوان ئەوانەی لە ڕێگەی ئەم تۆڕانەوە هەڕەشە ئەکەن لە کچان و ژنان و ئەوانە بە زووترین کات دەستیان پیان بگات بابەت ینی لە نێوان بۆ هەردوو بەڕێستان بێ مەسەلەن بەڕێزت باسی سزاکەی دکتۆر لە ناو خێزانیشە هەندێک زەبط و ڕەبت هەبێ بۆ خراپە مەسەلەن کە هەرزەکارێکێ لە قۆناغی ئەگەر تێگەیشتنەکەی نییە یان جارێ ئەزانی مەڕەزە بۆ غەڵەت هیچ پێویستەکە تۆ تا سەعات 12 و 1 و 2 3 شەو مۆبایلێکی ئەخیر مۆدیل و خەتێکی بەهێزی بدەیتە بەردەست و تۆش خەوتویت و ئەمانەش بەڕاستی ئەمە ئەچێتە چوارچێوەی تونند و تیژی ببورن ئەچێ ئەگەر ئەم زەبط و ڕەبت ئەبێتە هۆکارێک بۆ تونند و تیژ نەنەوە بەستم ئەگەر تۆ ڕێگری لێ بکرێت ڕێگری لێ بکەیت وردە وردە لەگەڵی شا تێگەیشتن دروست بکەیت بە تەکیدیان ئێمە زۆر شت هەیە بەداخەوە لەبەر ئەوەی زۆر سیستەم هەیە لە ژیانی ئێمە زۆر حەزەکەین لاسایی شوێنانی کە بکەینەوە بەڵام ئەو وڵاتانە یعنی هێندی وڵات هەیە کە جاران بەنسبەت بە تایبەتی بۆ هەرزەکار ینی ئەو تەمەنەی کە لە 13 ساڵەوە کارچەند ئێستا من ئەڵێم 11 ینی لە 11 ساڵەوە تا 19 ساڵ لە یعنی کە گەنجێکی زۆر زیرەکەن یانی من ئێستا ملاحەزەم کردووە جاران هەرزەکار لەم ئاستە نەبوون ئێستا بەهۆی تەکنەلۆژیەوە معریفەیان باشترە زانیاریان زیاترە توانای گفتوگۆ و قسەکردن و ئەوانیان هەیە و توانای ڕەخنە و ئەتیڕازێ بە تەکیدی شتەکانیان بزەبت شتەکانیان لە بەردەستایە بەڵام لە هەمان کاتیشە مافی دایک و باوک ئەوەیە کە مناڵەکانیان بپارێزن یانی تۆ مناڵە هەموو جارێک ئەڵم عریزەی نایەوە بۆی بێتە دنیا کە تۆتە دنیا تۆ لەگەڵ ئەوەی کە هەندێ شتی بۆ دابینەکەی خواردنە شوێنی ئارام بۆمانەوە ئەوانە هەمووی مەکتەبی باش و خوێندنی باش یەکێک لەوانش ئەوە بیپارێزی بۆ ئەوەی هەڵە نەکا هەندێ هەڵە بچوو قەی ناکە ینی مناڵ بۆ ئەوەی لە هەڵەکانی خۆی فێربێت کە هەمومان لە ڕێگەی هەڵەکانی خۆمان زۆر شت فێر بووین بەڵام هەندێ هەڵە هەیە چاکردنەوەی زۆر قورسە نابێت تۆ لەسەر ئەساسی ئەوەی متمانە زۆر گرنگە گفتوگۆ زۆر گرنگە لە نێوان دایک و باوکو مناڵە بەڵام لە هەمان کاتیشا ئەبێ سنوور هەبێ هەموو شتێک ینی بە تایبەتی مەسائلی ڕێز ینی دشتی جوان هەیە لە کوردەواری و کورتوری ئێمە بەداخەوە ینی لەبەرەوەی زۆر لاسایی ئەەکەین لە بەداخەوە لە فەرهەنگی ئێمە نەماوە بێ کاری بۆ بکەین بۆ ئەوەی جوانتر بە تایبەتی بابەتە جوانەکان بمێنێتەوە بۆ ئەوەی معنای خێزان بگەڕێتەوە بەڵێ من بەڕاستی 100% لەگەڵ ئەوەیان کە ئەوان تونند و تیژی نیە ئەگەر ڕێگری لێ بکەیت و ئەمێ لێرەوە لە ڕێگەی کورساتەوە وەکو شێوەی چالنجێک ڕابگەێنم بۆ هەمومان ئەوەی کە مناڵی هەیە لە بەتایبەتی لە قۆناغی هەرزەکاری و بەرە و ژوور و ئەوانە ینی بەرنمەیە دابنرێت لە دوای ئەگەر مۆبایلی لێوەرەگریت بەسەرەن بەداخەوە ئێمە لە کۆمەڵگەی ئێمە نەک لە مناڵەکانیشە ئێستا لە ئەوروپا لە ئەمریکا لە وڵاتانە کەسێک ئاچێت بۆ سەر ئیشەکەی پێشی بچێتە ئۆفیسەکەی بۆ ئیشکردن بۆ کسێکی هەیە مۆبایلەکەی تێکات و کاتە دۆڵابەکە و کە هاتە دەرەوە لە ئیشەکەی تەواو ئەمجا مۆبایلەکەی کاتەوە بەکارێنێ 8 ساعتە 10 ساعتە لە ئیشە بۆی نییە مۆبایل بەکاربێنێ لای ئەمە ئەچیتە فەرمانگەیەکی حکوومەتەوە لەگەڵ ڕێزم لە زۆربەی زۆری فەرمانگەکانە جاری وای ئەچی لەگەڵ فەرمانبەرێکە تێ قسە بکەی داوایلێکی ئیشەکە بۆ بکە مۆبایلەکە بەدەستێتی خەریکی مۆبایلەکەیەتی سەر هەڵ نابڕێت جوابت باتەوە بزانێ تۆ چی دەوێ بۆچی لەبەر ئەگەر بتوانین ئێمە چونکە هەنێ شت هەیە کە بە مەرکەزی توانرا بکرێ مەسەن
حکومت بڕیارێکی وەڕا بگەێنێ دام و دەستگا ئەمنەکان ناڵم کە پێویستیان بۆ یەکە ڕۆژانە ئەوە بکەن بەڵام دام و دەستگاکانی تر هیچ پێویست ناکە هەوڵە فەرمانبەرێک لە مۆبایلەکەی بێتە ژوور لەگەڵی بکە تۆ توانیت ئەمە زە بکەی ئەتوانی لە ناو خێزانی شا بە هەمان شێوە ئەم زەبتە دوستکێ بڵێ بۆ نمونە دایکەکەیان باوکەکە بڵێ منەوەتا لە دەوام 5 ساعت مۆبایلەکەم لێستا ناتوانم بەکاری بێنن تۆش بۆ نییە لە 2 ساعت 11 شەو ئەم مۆبایلە ببیێنی بیخیتە دۆڵا بێکەوشینێک تونند و تیژینی ئەمە بەرێ بەشێکە لە دیسپلین دروستکردنی دیسپلینە بۆی بیپارێزیت شکە ئەو مناڵە بەداخەوە جاران بەشێک لە کۆمپانیەکانی مۆبایل ڕکلامیانە کردیان و هێڵی گەنجان لە 12 شەو بۆ 6 بەیانی بەخۆڕاییە باشە ئەمە ئەگەر دراسی بکەیت و لێوت بیتەوە ئەمە تاوانێکی بۆ گەنجەیەکی بۆ ئەوی ئەم گەنجە نتوانێت بخەوێت لە 12 بۆ 6 بەیانی دەبەروی بەخۆڕاییە بەردەوام بەیانی کە هەڵەسێ ئەگەر خوێندکار بێت لە هیچ بەرهەمێکی نابێت لە مەکتەبەکەی ئەگەر کرێکار بێ بەسەر ئیشەکەیەوە خەوی لەکەوێت فەرمانبەر بێ بە هەماشەوە کاتە تۆ زەرەرێکی زۆر معنەوی و مادی و ڕۆحید لەم کەسەیە و تەدمیرت کرد پێویستمانت بە دیسپلینێکی وا هەیە بتوانین بە هەموو لایەک کارێکی وە بکەین خێزانەکان شتێک دیاری بکەن من ئەوە بەنیاز بووم پێشوی بێمە ئەم بەرنمەیە لە کۆبوونەوەی باوکان و دایکانی مەکتەبەکان پێشنیاری بکەمانی لەگەڵ دایکوان و باوکانە مامۆستاکانی مەکتەبەکان پێشنیاری کە بڵێن لەمە دووە تەلەبەکەت ئەوێ دەی شەو مۆبایلەکەی دابنێ پێی نەبێت بەداخەوە ئێستا شتێکیش لە هەندێک زۆر بە زۆری مەکتەبەکانە دروست بووە کە مامۆستاکان لە ڕێگەی تەلگرام و ئەوانە منهەج بۆ تەلەبەکانە نێرن کە ئەمەوای لێکردو مبەڕید با بە مناڵەکە بڵێ وەڵام بێ من مۆبایلەکەم لابێ خۆ مامۆستا سەعات 12 شەو شتی بۆ نانێرێ سەعات 10 شەو شتی بۆ نانێرێ ئەبێ لەگەڵ ئەوانش قسە ئەگەر شتێکیان هەیە لەسەر شەشی ئەوارە بۆ هەشتی ئەوارە ئەمانە بنێرە بۆی مبەڕید نەبێ ئەو مناڵە لە 10 شەو مۆبایل بەکاربێن سپاسانەکەم زۆر سپاس بە هیوایەوەین کە ئەو وروژانانە و باسکردانە ببێتەوە کارێکلانی کەم لایوانی کە بینەرمانن بتوانن هەرێکی لە ئاستی خۆیەوە هاوکار بێم لەگەڵ یاساکان لەگەڵ ڕێکخراوەکان لەگەڵ حکوومەت بتوانن کە هەموو بۆ ڕاگەاندنەکانیش بتوانن کە هاوکار بن و ساڵ بە ساڵ توندوتیژی کەمێتەوە زۆر سپاس بۆ بەڕێز سەرکەوت عومەر شارەزا لە ڕوبەڕبوونی توندوتیژی خێزانی سپاس دەکەم کار سەرکەوت سپاس بۆ دکتۆر بەسمە حەبیب سەرۆکی ئەکادیمیای ژنان بۆ سەرکردایەتی لە عێراق سپاس دەکەم بە درێژای بەرنامەکە وتم دکتۆر خۆی تائیتنی ساکینە لە عەرەبیایە لە کوردی نیمانە لە کوردی نیمانە بۆ ئاسایە بڵم دکتۆر چکە تۆ منەزەکەت عەرەبی بوانێ دکتۆر زۆر سپاس بە هیوایەوەین کە توندوتیژی خێزانی و کولتوری جوانی کوردایەتی کە تێکەڵێک بوو لە کوردایەتی و ئاین پەروەری بگەڕێتەوە بەناو خێزانەکانی ئێمە و گرنگجی پێ بدرێ و بتوانین کە هەمومان بە ئارامی لە کۆمەڵگەی کوردی دابژین ئێمەش لەگەڵ هاوکارانم پانۆرامامان پێشکەشکردن ئێوە شەمانەتی خوای گەورە بن.